و ئەو مزگەوتەشم زۆر خۆش دەوێت لەبەر ئەوەی مناڵ بووم کلیلەکە لە دەستم بوو کە کلیلیش لە دەستبی ینی وەکو ئەوەم تەسەڕوفات دەکرد بام هەموو جارێ دەیگۆ کوڕم وا تەسەڕوفات لەگەڵ مزگەوتەی بکە کە ئەنەهو ماری خۆتە ئیدی ئەوها پەروەردەکرام کە خۆشم بێ نەقستانێکە وایە نامڕتەح دەبووم. بەڵێ مامۆستایەکی لێبوو ناوی خەلیفە عەزەدین بن ڕەحمەتی خوای لێبی کوڕی ساحەبی ئەو مزگەوتێ بوو خەلیفە عەزەدین وەتەچێ بووە یعنی ئێرە خەلیفە عەزەدینی لێبوو ئەویش وەفاتی کرد ئێستا دوای پاشی مەلایتر هاتن حي على الصلاة پێشترە مزگەفتە وەکو ئێستا نەبوو نیوەی مزگەفتێ بوو بەس دوایە برێ حکومەت یاریمی کوردستان مەحافەزە کە یەکوان نوێژە کردەوە ئەو مزگەفتەی نوێژە کردەوە بە زۆر دیکۆرەکی جوان و بە خایەن بەیانی بە گەورەییش. مێژووی مزگەوت لە خاچی کورد سێشەممە کاتژمێرنەوە.